بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتێ بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە بۆ ئامادەکردن و پێشکەشکردنی دوو ئەڵقەی زۆر گرنگ لە سەر بابەتێکی زۆر گرنگ لە ژیانی ئێمە و چارەنووسی ئێمە کە بریتە لە عاقبەت خێری. چۆن عاقبەتمان بەخێر بگەڕێ ئینشاءالله؟ نیشانەکانی چییە؟ ئەو کەسانی کە عاقبەت خێر بوون ژیان و بەسەرهات و پێشینەی عاقبەت خێریان چی بووە؟ کۆمەڵە باسی زۆر گرنگ ئینشاءالله هەوڵین کە لە دوو ئەڵقەیە باسی بکەین. لە خزمەت مامۆسای بەڕێز و خۆشەویستمان بانگخوازی گەورەی کوردستان جەنابی مامۆسا ئەندازیار عوسمان. مامۆساگیان بەخێربێت. زۆر زۆر سپاس. خۆتان بەخێر بێت. سەرچاومانەت. مامۆساگیانم پێمان خۆشە لە شیرین چا زوو جەنابتان بەسەر بکەینەوە لە خزمەتان نبین. خۆ سەلامەتان کە یاخوا. حەزەکەین پێشەکی بڵین کە عاقبەت خێری داوای هەمومانە، دوعای معنەوی هەمومانە. ئەگەر لە زمانیشان نەزانین بێڵین وشەکە یاخود ئەم دەستەواژەیە لە ئیسلامە، لە قورئانە، لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مانای چیەکەیێنێت؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. معلومی جەنابتە کە قورئان تاکید دەکاتە سەر هاتنی ئێمە بۆ ئەم دنیای و گەڕانەوەی ئێمە و ئێمە ئەناسێنێ بۆی کە ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. ئێمە هی خوین و بۆ لای خواشە گەڕینەوە. بەڵام ئەبێ و گەڕانەوەی چۆن بێ؟ خوای گەورە داوامان لێکە یا ئەیها الذین آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن الا وانتم مسلمون. بڕواداران، ئێوە بەڕاستی تەقوای خواتان هەبێ و نەگەڕێنەوە بە ئیمان و ئیسلامەتیەوە نەبێ. یعنی ئەمە مەسەلەیەکە کە تۆ نەمرن بە دینەوە نەبێ. یعنی بێت تۆ حەریص بی لەسەرەوەی کە حازر بی دایم، چونکە مردن غەیبە. هەر کاتێکیش کە تۆ ئەمری ئەبێ حازر بی. واتقوا يوما ترجعون فيه إلى الله. بترسن لەو ڕۆژەی کە ئەگەڕێنەوە بۆ لای خوا. یعنی تۆ ئەچی بۆ لای مەسەلا دەسەڵاتدارێکی گەورەی وەک سەرە کۆمار، وەکو چوون نییە بۆ لای کەسێکی اعتیادی. ئەمە خصوصیەتی خۆی هەیە کە ئەویش هەر بەشەرێکە. جاوەرە تۆ بچیتەوە بۆ لای خوا کە هەرچی تۆ هەیە بەدەست ئەوە لە لای ئەوە بۆ ژیانێکی هەتا هەتایی. بەڕاستی لەبەرەوە بێ هەموو خەمی ئەوەمان بێ کە هەوڵ بین عاقبەت خێر بین. کارێک نەکەین کە خوا لە خۆمان زویرکەین، کارێک نەکەین کە سبەینی هەموو چاکەکانمان بڕوە یا بەتاڵ ببێتەوە، چونکە ئەوە مەسەلەیەکی گرنگە لە ئیسلامە کە کەسانێک هەن با خێر و چاکەشیان هەبێ، خێر و چاکەکەیان بەتاڵە بێتەوانێ و کە ئەگەنەوە قیامەت ئەگەر شاخی حەسەناتیان هەبێ هیچی نەماوە. ماوسە هۆکارەکانی عاقبەت خێری چین؟ یعنی ئێمە بۆی کە ئەم ڕێگەی عاقبەت خێران بگرینە بەر لە ئەزمونانە لە ژیانیانە دەرکەوتووەکە، بەڵام هۆکار چییە بۆ ئەوەی کە ئێمە عاقبەتمان بەخێر بگەڕێن ئینشاءالله؟ قورئان تاکید دەکاتە سەری کە گوێڕایەڵی خوا پێغەمبەرە ومن یوطع الله ورسوله فقد فاز فوزا عظیما. ئێمە قورئان باسی ئەکات ئەفەرمێ بە عەرزە فەمشوا فی مناکبه، بڕۆن پێ بۆ لای خوا، سارعوا سابقوا، یعنی پەلە بکەن و مسابقە بکەن، پێشبڕکێ بکەن. و یاخود کە فەرمێ ئێوە کە ئەگەڕێنەوە بۆ لای خوا ئەمە مسابقەیەکە کە چۆن وەکو مسابقەی دنیای ئەبێ ئاخر تا ئەو شوێنی کە دانراوە بە کەسەکە بیگاتێ ئەوەی کە ئەکەوێ، ئەوەی کە لا ئەیە، ئەوەی کە دوا ئەکەوێ، ئەنی ئەوە نەیبردوێتەوانێ. بۆ ئەو فەوزە ئەبێ ئینسان هەوڵ بە تا ئاخر لەحظە بەردەوام بێ لە سیباقەکە و لەوە. ینی بۆیە بەڕاستی مەسلەیەکی گرنگە کە ئینسان خەمی بێ کە تا ئاخر نەفەسی ژیانی کە شەیتان خەریکە لە ڕێلای بە ئەم بتوانێت مقاومە بکە و لە دەست پیلانەکانی شەیتان ڕزگاری بێ و دوایە بتوانێت ئیستیقامەی هەبێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ئەم عاقبەت خێری کردو مامۆسانی چۆن لە فرمودەکانە چۆن ئاماژە بە عاقبەت خێریەکە، چونکە لە ڕۆشنایی فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆرشتمان بۆ ڕوو نەبێتەوە کە بەڕاستی چی بکەین تا عاقبەت خێر بێت. بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم تاکیدی کردووە لەوە کە ئێمە ئەگەر خوا إذا أراد الله بعبد خيرا استعمله، ئەگەر خوا ئیرادەی خێری بە کەسێ بێ بەکارهێنێ. وتیان یعنی چی بەکارهێنێ؟ وتی تەوفیقیە بۆ کاری خێر بۆ ئەوەی خاتیمەی بەوە بێت. یاخود دەفەرمێ مەسەلەن هەر کەسێ ئاخر وشەی کە ئێڵێ لەم دنیا لا ئیلاهە ئیلا الله بێ
ئەوە ڕزگاری ئەبێت وتنی ئاخر وشە لا إله إلا الله بینیومە من لە ڤیدیۆ خەڵکی تر حتا ڕەحمەتی خێزانیشم دیارە کە آخر وشەی و تۆ پەنجەی شایەتمانەکەشی بەرز کردوتەوە لەگەڵیا چەندها کەس هەن وا بوون یعنی تا ئەتەوێت پەنجەی بکەیتەوە ناکرێتەوە چونکە کە دەستی خەیتە سەر دەستی کەیتری لەسەر سنگی دایانی بۆی کفنیکەی بەرزە بەس ئەوە سبحان الله نەرم نابێ لا ناچێ و حاڵەتە ینی خۆشە کە ئەو کەسە آخر لەحظە پەنجەی شایەتمانی بەرز کردەوە شایەتمانی هێناوە ئەوە مەسەلەیەکی مهمە دوای ئەوەش پێغەمبەر سەڵاسمە فەرمی ئەوە حکمێن بەسەر کەسە هەتا نەزانن ئەخیرەتی و نهایەتی ئیشی ئەو کەسە چییە چونکە کەسانێک ئیشی چاکاکەن ئەوەنەی نامێنێ بڵێن کەمێکی ئەمێنێ بۆ ئەوەی بگاتە بەهەشت بەڵێ لا ئايات هەنێکی تر هەیە نەخێر کاری خراپاکە تا کەمێکی ئەمێنێت تەوبە ئەکا و وەزعی ئەگۆڕێ ئەچێتە بەهەشتەوە لەبەرەوە لە فەرمودا زۆر تاکیدکەوە بۆی پێغەمبەر سەڵاسم دایمەن ئەو دوعایە کرد يا مقلب القلوب ثبت قلبي على دينك اخي پێغەمبەرێکی خوا بۆ عەزەمەتەوە لادانی چی خۆ مەحسوومە بەس بۆیە ئێمە دەرسی لێ وەرگرین کە ئێمەش بەردەوام ئەو دوعایە بکەین خوایە دڵمان نەگۆڕێ بۆ چونکە مەسەلەی دڵ مەسەلەیەکی حەساسە چۆن لە جەستەی ئێمە دڵ بە ئیرادەی ئێمە ئیش ناکات دڵ خۆی خراوەتە ئیش تا ئەو کاتەی کە خوا مەبەستی بێ و بۆمان دیاری کرابێ لە ئیشی خۆی ناکەوێ بەڵام هیدایەتەکەش بە هەمان شێوە کە لە دڵایە نەیاوەتە دەست ئینسانەکە خۆشی ئینسانەکە ئیرادەیەتی ئەوێ حەق وەرگێ خوا دڵی هیدایەتێ لەبەرەوە مەسەلە فەرمووی فەلەمما زاغوا ئەزاغ الله قلوبهم کە ئەم پێ خواردانێ خراپاکە خوا دڵی ئەگۆڕێ بەس کە چاکاکە خوا دڵی هیدایەتێ وما كان لنفس أن تؤمن إلا بإذن الله إيمان بإذن خواه للضلا يعني أم كسك أيوه خواش هدايتها أما مسألة زور جرنة تأكيد كراوة السر بوي بيوسد دعاء بكين خواي جورة دام زراعة من كتا أو كاتي لسر خير أم دنيا بجيالي موصل مسألة طبعا وكجنابها مرجع فيك مسألة غيبية توفيقات إخوة هندي جار لآخرة يدبو كسيكا ڕزگاریەکە لەو عاقبەت شەڕیە یاخود خوا پەنابە کەسێک خوا پەنابە بە غرور دەستی پێ کرد بێت خۆی گەورە ڕەنگە لە ئەخیرە ئەوەی پێ بنیێنێ کە خوا پەنامان بە عاقبە شەڕی بڕوە لەبەرەوە حکمدان لەسەر خەڵک مەسەلەیەکی زۆر ترسناک نییە کە کەسێک بە کەسێک تر لە بەخوا ئەمە جەهەنەمیە ئەمە دۆزەخیە ئەمە لەبەرەوەی کوفری هەیە یاخود فیسقی هەیە بیدعی هەیە فڵانی هەیە ئیتر یعنی یا جارەوە هەیە بە شەپۆل خەڵکە نێرن بە عاقبە شەڕی بە شەپۆل خەڵکە خەنە عاقبەت خێری ئایا ئەم حکمدانە ڕاستی شتێکی ترسناکە بۆ ئێمەی ژیانی موسڵمان پێغەمبەر صلی الله علیه و سلم و قورآنی پیرۆز تاکید دەکەنە سەرەوە کە ئێمە کۆخایەتی نەکەین کە ئێمە حکم بەسەر کەسان نین ئێمە ئیشمان چییە بەوە کوردەواری خۆمان نەڵێ بۆ کوڕی خۆم بکەم بە قوربانی کچی خەڵک مەسەلەن یا من چیم ماوە لەوە چ قازێ ئەگەر گۆشتی پێنەگرم بۆ گۆشتی پێکەم بکەم چیم ئیشم بەوەیە من لەبەرەوە حەدیثە هاتووە کەسێک گەڵێ والله لا يغفر الله لفلان والله خوا لە فڵان کەس خۆش نابێ خی گەورە لەسەر و حواسمانەوە فەرمووی ئەوەی کێ کۆخایەتیەکە ئەوە من لەو خۆش بووم و تۆ چیتە جێگاکەی ینی ئەگەر بە کەسێ بڵێ کافر نەبێ خۆتی پێ کافرەبی ئێمە چی ماوە لەمە ئینسان گەر تەواضعی هەبێ ئەگەر خەمی خۆی بێ خەریکی جارم شتانە شەڕی نەفسەمەوە خەریکی خۆیە بێ ئیشی بە خەڵک نییە حتا خەڵکی تریش ئەگەر خوا نەخواسە لایەن و خراپەیەکیان نەبێت و دوعای خێری بۆکەی حەزەکەی چاک ببێت ینی نەک ئەوەی بینێری بۆ جەهەنەم ببی بە هاوکاری شەیتان لەگەڵیا نا بەعەکسەوە کەسێک سەحابەیەک مدمین بوو ئەی خواردەوانێ و ئەیان هێنا چەند جارێک پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو سزایی هەیە کە جەڵدەلیانە بەسەریاتەت پێی سەحابەیەک گوتی لعنەتی خوای لێبێ ئەرێمە نەبڕایەوە ناخۆشە تۆ لە مجتەمەعی سەحابا کەسێکی وایە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لعنەتی لێ مەکەن شەیتانی بەسەرا زاڵ مەکەن ئەو خۆ پێغەمبەری خۆشەوێ لەبەرەوە ئێمە ئیشمان بەمانە نییە ئەبێ حدودی ئەدەبی خۆمان بپارێزین لەگەڵ خوا سنووری خۆمان لەگەڵ یەکتریا بپارێزین من بۆم نییە مەسەلەن غەیبەتی تۆ بکەم غەیبەت چییە خوا نەخواستە تۆ شتێکت تایەکە خراپە من ئەگەر باسی کەم مانای تۆ تیاتایە بۆ من نییە باسەکەم ئەگەر باسم کردی وەکوێ گۆشت بخۆم بە مردووی ئێ باشە یعنی ئێمە خەڵک وەڵێ وڵاتیایەتی وڵا هیچی تۆ نییە تۆ حەقت چییە ستری مسلمان ئەگەر ستریکەی خوا سەترت دەکا ئەو حدودی ئەدەبە بەڕاستی زەرورە هەمومان بیپارێزی زۆر کەسێ بڵین لە حاڵەتێکە ئەمرێت کە خەڵک ئاواتی پێخوازێ لە سوژدەیە ئەمرێت لە ناو مزگەوتا وەفاتەکات لە شەوی لێلة قەدرا وەفاتەکات لە ڕۆژی جومعە و سەعاتی جومعەیە ئەمرێت
ئەم حاڵەتانە یعنی جێ دڵخۆشیە بۆ ئێمە مسلمان ئینشاء الله ئێمە دڵمان پێی خۆشە بەڵام هەر دیسان ئەکەوێتەوە سەر ئەوەی کە لە بینی ئەو خوا هەیە ئەم کەسە چی کردو ئایا حەقی خەڵکی بەسەرەوە بەسەریەوە نییە ئایا خوا کە ئەو مردنەی کردووە بە نسیب ئایا ئەم کەسە ئیتر گەشتوتە دەرەجەیە کە پێویستە لەبەرەوە ئەوە ئەڵێ شەرەفی مەکان مەسەل لە کعبە بمرێ لە سوجدا بمرێ مەسەلە شەرەفی زەمان مەسەلە لە ڕەمەزانە لە لەیلەتول القەدرە لە جومعە ئەمانە هەمووی حەدیث و باسی لەسرە ئینسان دڵی پێی خۆشە مەسەلەن ئەوەی کە کەسەکە لە حاڵەتێکایە ئەو حاڵەتی ئەو کەسەی تایە لەو کاتە چۆنە ئەمانە هەمووی ئینسان پێی خۆشە کە حاڵەتی باش بێ مەسە کەسێ لە سوجدا بمرێ ئاواتی هەمومان ئینشاءالله ئەڵێ لە کاتێکا زینەوە بێتەوە بۆ حاڵەتە زینەوە بێتەوانێ و یا لە کاتێکا ئیحرامی بەستووە بە لەبەیک اللهم لەبەیکە زین و ئەبێتەوانی خۆشە یا لە وەکو نمونە محمود عەبدولباقی بڵێن وەکو نمونەیە گەر جەنابە باسی بکەی بۆمان یعنی شێوازی مردنەکەی ئەوە چۆن بووە ئەوە ڤیدیۆیە بوو بڵاو بۆ لە یوتیوب و لە فەیسبوک و ئەمانە زۆر سەیر بوو پیاوەکە لە تەمەنایە قسەی خێرەکە لە مەجلیسێکی زەواجایە ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمەنە گرنگی لە بەژنەکانی یا ژنەکانی ئەمانە بەڕێز بوون و خوای گەورە بە تەسەوری ئێمە ئەبووە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ساحەی قیتالە جیهادا شەهید بووایە سەری بنایەتەوە یاخود ئەم باساکە بۆیە ئەوانە باسەکە ئەوە بە تەسەوری ئێمە بووایە ئەبووە پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی کەچی نا پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر سنگی عایشەی خێزانی وفاتەکە بۆ خوا ئەوەی بۆ داناو بۆی دەرس بێ بۆ ئێمە کە سەرسنگی خێزانەکەی شوێنی وەفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە وەفاتەکە ئیتر کە ئەمانە باسەکە ئێمە چۆن بین لەگەڵ خێزانمانە و چۆن نەبین لەو کاتە مەلایکەتی گیانکێشان ڕۆحی کێشێ و ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله وەفاتەکە مات في المعركة في الجهاد في سبيل الله مات في مكان أسمى من ذلك كل شيء بترتيب رب العالمين مات في أحضان زوجته كان عليه الصلاة والسلام يفتح باب السيارة لزوجته ويفتح باب السيارة وهو لا عنده سيارة ولا قاري كان يضع يده رجله لتركب عليها لتركب النار أي مقام لا إله إلا الله امسك يا أخي امسك لا إله إلا الله دا من چوومە بنجوبناوانی بزانم ئەم پیاوە بەچی گەشتوتەوە بۆ لەو کاتا وفاتەکە یارە سڕێکی لە دوایە مقابلەی هەبوو لە یوتیوب و ئینتەرنێت و ئەم شتانە دۆزیمەوە ئەمە خەڵکی میسرە 50 ساڵە چۆتە کوێت لە کوێت ئەژی خەمی داوای بووە دائیمەن مەسە ئەوە هیچ عیلاقی لەگەڵ خزمەکانی و سلێ ڕەحمی بەجێهێناوە و مەسەلا کەسێک گوتوێتی ئەحواڵی پرسیوە ئەرێ مناڵەکانی لە چیان وەگەر کەسێ بیزانێ کچی هەیە شووی نەکردو هەوڵیا کچەکەی بۆ با بەشوو یعنی دایمەن لە خەمی خەڵکا بوو ئەمە سیفەتێکی گەورەیە طبعا دوای ئەوە لە مزگەوتی کوێتە ئەچوو کە خەڵک لە ڕەمەزان و غەیری ڕەمەزان و دووشەمان و پێنجشەمان خەڵکی محازەراتی ڕێگە خست دوعات و بانخوازانی ناو کوێت و دەرەوەی کوێتی داوەتە کرد خۆی سەرۆکاری ئیشەکانیە کرد زیاد لە 1000 داعی بان کرد و داوەتی کردو ئەمە هەموو ژیانی بۆ داوا سەر بێجگە لەوەی کە خۆی قسەی خێری کردو و خوێنەوار بۆ و شارەزا بۆ بەڵام ئەمە ئیشەکە پێی هەستاوە دیارە یعنی تەمەنای کردووە کە هەموو ژیانی بۆ داوا سەرف کردووە لە کاتی داوا بمرێ خۆی گەورەش دیارە دڵی نشکان و ئەوەی بۆ کرد هەر نمونەی تر مەوسە شێخ محەممەد غەزالیشمان هەیە کە شێخ محەممەد غەزالی حەزەکەم جەنابەت لە زمانی جەناب تۆ BBC نەمیزانین ینی ئەو پیاوە زۆر عاقڵمەندە مسلمانە داعیە گەورەی میسر و مسلمانان بەڕاستی ژیانی چۆن بۆ مردنی چۆن بوو ئەم پیاوە وەختی خۆی باوکی شێخ محەممەد غەزالی کۆنەکەی زۆر خۆشە ئەبوو حامدی غەزالی لە خەوا پێڵێ کوڕێکە دەبێت ناوی بنێ محەممەد غەزالی یعنی ئیمامی غەزالی پێڵێ مادەم ئەوە منە خۆشەوە کوڕێکە دەبێ واینەوە بە ناوی ئەوە ناویانێ ئیتر الحەمدولله وازهر و شت تەواوەکە و چەند کتێبی نووسیەوە لەسەر ئیسلام و چەند دیفاعی کردو و پێوتر ئەدیبی داوە ئەم پیاوە باشە دوعاکە ئەڵێ خوایە لەو مقابلەیە کە قسەکە ئەڵێ من زۆر شت هاتۆتە ڕێم کاتێک کە
کتێبم نووسی ڕەدی شیوعەکانم ماوەتۆ لەو زەمانە تهدید کراوم و ئەمانە نازانم نیهایەتم چۆنە بێ بەڵام لە خوام داوایە لەو کاتا بمرم کە عرق ئەڕێژم بۆ دیفاع لە ئیسلام سبحان الله لە ڕیاضە بێ لە مؤتەمەرێکە کە باسی ئیسلامەکە و دیفاع لە ئیسلامەکە لەو کاتا جەڵتە لێ ئامرێ ئیتر ئەوسا مەلیک عەبدوڵڵا هین بوو بڵێن وەلی بەڵێ وەلیعەهد بوو هات وتی خەڵک نابنەوە لە شوێنی ترەوە بۆ بەقیع وتی بەس ئەم قەیناکە ئەمری بۆ دەرکرد بیبن لە بەقیع بینێژن کە دیارە ئاواتی وە لە لای پێغەمبەر و ئەسحاب بنێژرێ یعنی ئەو ئاواتە سبحان الله ئێمە ئەزانی چۆنە ئەڵێن عاقبەت خێری بەس من سرم لەوە سوڕماوە کە کەسێک داوا ئەکا بە حاڵەتێک بە شێوازێ بمرێ خوا دڵی ناشکێنێ کە مردن غەیبە کەس نازانێت لە کوێ ئەمرێ چۆن ئەمرێ ئەوەمی غەیبە کەچی خوا دڵی ناشکێنێ بۆ شێوەی کە داوای کردو بۆ شێوەی ئەمرێ شێخ عەبدولحەمید کوشک ئەو خەتیبە گەورەی میسر و عالەمی ئیسلامی وەفاتی ویش ماوەسە هەر سەیر بووە ئەویش داعیەکی گەورە بوو لە 7 ساڵەیە کوێرە بێ و ئەمانە ئیتر ئەکەوێتە داواکردن و خۆی وەقفەکە بۆ خوا ئەم پیاوە باشە 2000 وتاریاوە تقریبا لە ساڵی 1966 بڵین پیاوانی نوێنەری دەسەڵاتە چێتە لای بە هەڕەشەوە بەمانە ئەڵێ ئەبێت تۆ لە خوتبەی جومعە خوێنی سەید قوتب حەڵاڵکەی بڵێ لە دین دەرچوو و جایزە کوشتنی ئەوانە ئەویش ئەڵێ من لە کەس ناترسم و دوای ئەوەش کە ئەچێ وتاریا بە عەکسەوە دیفاعی لێکە یەن ئەیبەن 2 دانە ساڵ لە سجنابێ بە کوێری بە نابینایی کە چەند مشقەتە بەڵام هەر کە ئەیبەنە سجن ئیتر چی بکە عەرزێکی ڕق و تەق و نابینایە و نسرمە و ئیتر زۆر ناخۆشترین حاڵەتە بەخاستن بۆ ساغ جاوەرە بۆ نابینایە ئەڵێ خەوتم جبەکەم داخست و پاڵ کەوتم لە خەوما ئەبوبەکری سدیقم بینی لای ئارامگەی پێغەمبەر وساسم فەرمووی ئەم ئاەتی فەرموو واصبر لحکمی ربک فإنک بأعیوننا ئارام بگرە بۆ حکمی خوا تۆ لەژێر چاودێری ئێمەی ئەڵێ دوعام کرد پێغەمبەری خوا ببینم صلی الله علیه وسلم سیرەکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەصحاب و شوهەدا و صدیقین لە دوایەوە هەمووی نوێژەکەن ئەویش ئیمامەتەکە منیش لە دوایەوە بووم کە سەلامیایەوە عەمامەکەی بەدەستی مبارەکی بۆ بەستم بۆیە و عەمامەیە سەر بۆ کەس دانانەوێنێ هەڕەشەی لێ ئەکەن و یاخود ئیغراعاتی ئێنێ ئۆکین بە وەزیر بۆ کوێڵی ئەدنێرین بەس لە کۆڵمان واز بێنە هیچ ئەم واجبێکێتی لە هەشتاکانەوە نەیانێشت و تار بە ئەم پیاوە باشە نزیکەی 50 کتێبی نووسی وتی من منبەری ڕەسوولی خوا بە هەموو دنیا ناگۆڕمەوانێ و دوعاشم کردووە اللهم أحيني إماما وأميتني إماما واحشرني ساجدا بين يدي بس دوای تحقیقم کرد ئەمەی لە کوێ بۆ هات دکتۆر عومەر عەبدولکافی کە خۆشەویستی بۆ تەلەبەی بۆ ئەمانە ئەڵێ کابرایەکی ئەهلی مەدینەی نورانی پێی وتم حەزەکەم لیقایەکم لەگەڵ شێخ کوشکا بۆ ڕێخی ئەمەوێ سەردانی بکەم منیش شتێکەیە پێتەڵێ وتم وەڵا ڕێکم خست تەلەفۆن و چوین ئێتر کە چوین شێخ وتی فەرموو وتی من باپیری باوکم لە پێش چلەکان و ئەو ناس سەرەتای چلەکان وانە ئیمامی مزگەوتی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم لە تەراویحە لە نوێژی وەترە لە سوجدا گیانی سپارت شێخ کوشک وتی جا ئەوە مردنی پاشایانەیە خوایە منیش وا بمرم وتی منیش وتم ئەیمەنی فەقیر والله هەرش سنفەکەی زەکات شمولمەکە ئەوانە فەقیرم ئەیمن وتی خوایە ئەمیش ئەو پیاوە عومەر عەبدولکافیش داوای کرد کە دوعاش بۆم کە ئەویش لە سوجدا بمرێ شێخ عەبدولحەمید کوشک لە ساڵی 1996 بەیانەی طبعا پێش ئەوە وەسیەتەکە بۆ کوڕەکانی و ئەمانە ئاخر شەوی ژیانی بە عەبدولسەلامی کوڕی ئەڵێ کوڕم پێغەمبەر صلی الله علیه وسلم لە چ تەمەنێکا مرد وتی 63 ساڵ وتی دەمچی ئەم شەو 63ەکەم تەواو کرد بۆ بەیانی کە هەڵەسێ لە خەو نوێژەکە ئەمانە دوای دانیشێنانە خوا لەگەڵ خێزانێ ئەڵێ ئافرەت ئەم شەو لە خەوما پێغەمبەری خوان بینی عومەری کوڕی خەتابی لەگەڵا بە ڕۆزای خوای لێبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی سەلام لە عومەر ناکەی ویستم سەلام لە حەزرەتی عومەر بکەم مردم لە بەردەسیا پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی شتمی ژنەکەش یاڵێ تۆ لای خۆت مامۆستایت و پیاوی ئاینیت و ئەمانە ئەیتوە ناڵێن خەوی ناخۆشمە گێڕنەوە جاوتی ئەوە کەی ناخۆشە ئەوە تەمەنای منە
ئیتر دوایەوە ئەچێ هەر ڕۆژە ئەو بەیانی بەڵێ بەیانی جومعەیە ئەچێ خۆیشوە دوڕکە نوێژی زوحاکە لە سوژدەی ئەخیرە گیانی سپێرێ و ئەگەڕێتەوە بۆ لایخۆ بەو شێوەی کە خۆی داوای کردو و لە ڤیدۆکە مەوجودە ئەوانەی کە خۆی ئەڵێ اللهم احيني إماما وأميتني إماما واحشرني ساجدا بين يديك يا رب العالمين. بەڵێ هەر دکتۆر خالید جوبەیر شتێکی وای نیە مامۆستا؟ دکتۆر خالید جوبەیر کابرایەکە نەشتەرگەری دڵەکە لە سعودیە لە خەسخانەی عەسکەری پیاوێکی داعی زۆر گەورەیە. جا من وتارەکانی جۆلی ئەگرم و بەعزێکیشیم تەرجمە کردو بڵاوم کردوتەوانی ئەڵێ من لە 32 ساڵی دکتۆری خۆمە هەنێ حاڵەتم بینیوە لە عاقبەت خێری و عاقبەت شەڕی. ئەڵێ عاقبەت شەڕێکە کابرایەک لە خەستەخانە داخل کرابوو سەرەتانی بوو 5 مانگ تەبیعی ئەو عیلاج وەرەگرێ و قسەمانە کرد بەیەکەوە سەردانمە کرد و ئەمانە مانگی شەشەم ئیتر سەرەتانەکەی لە مێشکی چاوی نەما قسەشی ناتوانانی بکە و لە هۆش خۆی چوو ئیتر جیازی لەسەر ئەو شتانەی کە کابرا بمێنێتەوەوانێ وتی چوم نوێژی ئێوارەم کرد سستەرەکە مەمەڕێزەکە تەلەفۆنی کرد وتی دکتۆر بەشکم فریایکەوی کانیۆلای دەستی ڕاستی ئیش ناکە بەشکم کانیۆلایەکی تری بۆ دانێ وتی هاتم بەپەلە دەستی چەپیم گرت ویستم کانیۆلای بۆ دانێم ئەوە بێهۆشە وتی سبحان الله هاتە هۆش خۆی وتی تۆ کێ وتم دکتۆر خالید جوبەیر چی ئەەکەی وتم ئەمەوێ کانیۆلاو بۆ دانێم وتی دکتۆر خۆت عەزێت مێ من مردووم وتم تۆ نەمردووی دکتۆر من ئەڵێ مردووم من مەلایکەتی عەزابە بینم وتی یەکسەر دەستم شل بوو چوومە دواوە هەروەن وەکو مناڵێکی 2-3 ساڵ چۆن بترسێ هینەکە عینی وام لێ هات چۆن ئێستا لەم ژووری خەستەخانەی ئێمە مەلایکەتی عەزابی تایە وتی پاش چەند سانیە کابرا مرد وتی ئەو حاڵەتەم بینی باسیەوە ناکات چۆن کابرا چی بۆ چی نازانێ بەڵێ بەس باسی حاڵەتێکی تر ئەکا ئەڵێ لە عەمەلیات بووم وتیان بەشکم فرای ئەم نەخۆشە بکەوی گەنجێکیان هێناوە فیشەک بەرملی کەوتووە منیش ئەوەی لەگەڵ مابووتم ئێوە ئاگاتان لەم بێت تا ئەچم بە پەلە لە تەوارێکە و لە سەریع بزانم چیەوێ وتی ئیتر هاتم ملی ئاوساب و فیشێکی بەرکەوت و زەختی دابەزی بوو ئیتر کوڕێکی نورانی ئەو تەلەبەی 2-3 متەوەستە بوو وتی لە هۆش خۆی چوو بوو وتی تر منش پرزە بووم ئەوە بێن و ئەوە بکەن و ئیتر میسفریایکەون گەنجە و کوڕێکی گەنجی جوانی نورانی وتی کوڕ هاتە هۆش خۆی وتی دکتۆر خۆت حەزێت مەیە من ئەمرم وا بە مردنی چی وتیم دکتۆر من جێگاکەی خۆمە بینم لە بەهەشتا دایک و باوکم بۆ بانکە وتی وەڵا سەر وتی مووی سەرم ڕاست بۆ وتی یەکسەر دایک و باوکم بۆ بانکە بینیم دەستی دایکی ماچ کرد و دەستی باوکی ماچ کرد داوای گردن ئازای لێکردن و دەستی خستە سەر سنگی و گیانی دەرچوو وتی ئەو حاڵاتەشم بین دوای لێم پرسین ئەم کوڕەیەوە وتیان وەڵڵاهی ئەهلی نوێژە ئەهلی شەو نوێژە هەتا بڵێ کوڕێکی باشە یەکەمە لە مەکتەب و خوێندنەکەیە ئیتر قەدەری خوا تووشی و حادیسێ بوو ئینشاءالله شەهیدیە دەستی کەوتووە بەس وتی دکتۆر گیان خۆت عەزێت مەیە منش برزە بووم خۆت عەزێت مەیە من ئەوە جێی خۆمە بینم لە بەهەشتا ئەگەر ئەمانەوێت لە کاروانی عاقبەت خێران بین با بگەڕین بزانین هۆردووی ئەوان بەچی ئەو کۆتاییە باشیان دەستکەوت لە بەخشین و نیەتی گەورە و پابەندی بە مزگەوت و چاکەی بێشمار و ڕێزی دایک و باوک و گەیشتن بە پلەی باڵای ئیحسان ئەو مەقامە گەورەی کۆتاییان خەڵات کرا ئێمە لە زمانێکی بێمروەتیاین زمانێکە بە کەمێکی ئەوان ڕەنگە بە زوویی و لوتفی خوایی بمانگرێتەوە و دەستمان بکەوێت بەسەرهاتەکان وانەی ژیانەوەی ئێمەیە و با پندیان لێوە بگرین ماوەسا ئەو دیاردەیە مەچەند ئەڵقەیەکیشمان لەسەر تەرخان کرد لە شیرین چایە و ڕەنگە لە داهاتوو چاهەر بچینەوە سەر ئینشاءالله لە هەموو دنیا زۆر مەشهورە دیاردەی نزیکبوونەوە لە مردن لە کوردستانی خۆشمانە زۆر بینراوە و خەڵک زۆر باسی ناکات یان قسە لەسەر ئەو مۆزوعە زۆر ناکات جاری وهەیە خەڵک تەقبولیەوە ناکات کە ئەم شتێکی بینیوە خەونیە خۆی لای خۆی تەکید دەکەم مۆزوعە خەونیە دیاردەیەکی غەیبیە بینێ شتێکە بینیە لە بێهۆشبوونایە لە حاڵەتێکی وایە
لە کوردستانی خۆشمانە ئەمە ڕوویاوە بەڵام جنابەت هیچ بەسەرهاتی ئەوانە لا نییە کە ئاوای وەکو ئەمەی دکتۆر جوبێریانی کە لە کوردستانی خۆمانە بە خەو پیانوتون ئەوە ئەمرید بە نزیک بوونەوە لەوە پیانوتون بەڵێ زۆرە ئەو حوادیسانە ینی ئیBC لەم لاولەولا کە پێوترێت تۆ ئێستا وەختت نییە ماوتە ئەوانە هەمووی هەیە یاخود مەسەلا من دۆستێکی خۆشەویستمە مامۆستای مزگەوتە سەردانم کرد دایکیم بینی لە تەمە نابوو لە ژوورەکەی خۆی لێ بینیم پیان وتە بوو دایکت 3 مانگی تر ئەژی 3 مانگ ڕێک ئیتر دایکی هەرەیوت کوڕم زۆرم ماوە ئێوە جارە ماوتە وتی ڕۆژێ پێشەوەی ئەمزانی ڕۆژێ پێش ئەوەی کە بمرێ چون قەبرم بۆ حازر کرد چوومە حوجرەکەی خۆم تێرگریا بۆ ئەوی سبەینێ لەبەر چاوی برا خوشکەکانم زۆر نەگریم و خۆم دڵنیا بووە دڵنیا بوو بەڵێ هەر ئەو پیاوە بەیانی مردبوو بەڵێ ئەو پیاوە خێزانمی خۆشەویست یەک دوو جار بە خزمەتی گەیشتین ئۆمانە حتا پێش مردنی سەردانی کرد لەگەڵ پیاوە باشێکی ترە ئیتر 5 فەرزە دوعای بۆ کرد وتی شەیەکیان لە خەوما پیاوە باشێک پێوتم دوعاکانە ڕاگرە بۆ خێزانی ئەندازێر عوسمان خوا شیفاییە یعنی ئەمرێ وتی تر نەمتوانی دوعای بۆ بکەم سبحان الله یعنی برادێک هەیە لە هەولێرە پیاوێکی ساڵحە و زوو بە خزمەتی خۆشەویستمانەکە چەند جاریتم و بەشیراتی هەبووە ئەو کتێبە لە یادەوەریەکانم باسم کردووە لە بڵین 2007 پێش ڕەمەزان ئەمزانی ئەو پیاوی هەولێر لە عومرێ بەهۆی فەیسبوک و شتەکەیەوە ئیتر قسەم نەکرد هیچ تا دوای ڕەمەزان منی زۆر بێتاقەت و ئەزانم خێزانم کیمیایی ئیتر دەوری نەماوە و ئیتر ئاوی ناوسکی دروست بۆتەوە و وەسایکی زۆر ناڕەحەتمانە بوو زۆر متەئسیر بووم یعنی خەریک بوو جەڵتە لێیان زۆر بێتاقەت بووم و ئەو خۆی مامۆستایش هەبوو ئەو مامۆستا بەڕێزە ئیتر پەیوەندیم پێوە کرد وتم ئەرێ فڵان بیکە لە ڕای خوا هیچ مبەشیرات هیچ شتێک نییە چەند جارێکی تر مبەشیراتی هەبوو بۆ خێزانم جارێکیان لە 2016 مانگی 6 بوو پەیوەندی پێوە کردم لە دەرەوە بووینە هاتین و گەیشتینە بەرماڵی خۆن تەلەفۆنی کرد وتی ئەمشەو لە خەوما پێغەمبەر صلی الله علیه وسلم بە خێزانتی فەرمووە سڵاو ئەی هاوسەرە ئارامگرە نەخۆشەکە یاریهی من ئەگەر ئەتەوێ هەر ئێستا دوعا بۆ بکەم چاگەبی ئەگەر ئارامەگری وعدی بەهەشت دەیەمێ منیش وتمەوە فڵان کەس واڵێ وتی وەڵا ئارامەگرم کورە باوکە چاک دایکە چاک بۆ ماڵی منوێرانەکەی تۆ با چاک ببی و بە لەشی ساق عیبادە دەکەین و باش بەدەسێن وتی وعدی خوا پێغەمبەر دەستکی ئەکەوێ صلی الله علیه وسلم ئەوەی کە بوو لە مبەشیراتەکە ئەمەی تریان پەیوەندی پێوە کەوتم ئەرێ بیکە لە ڕای خوا هیچ نییە وا من خەریکە دڵم شەقاوە خەریکم جەڵتە لێمەیە وتم فڵان کەسیش خەوێکی ئاوی بینیوە کە وتیانە دوعاکانە ڕاگرە خوا شیفایە یعنی ئەمرێ وتی من دەمێک ئازانم بەس دڵم نهاتۆ پێ بڵێم و زۆر دوعاشم کرد و چۆن پێ دڵێم ئەمە خێزانی منە نەخۆشە ئەو چی وتم چۆن بابە هەرچیەکە بیڵێ ڕازین بە قەزا قەدەری خۆ وتی وەڵا 15 شعبان لە عومرە بووم لە مزگەوتی مەدینە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم هیلاک بووم خەوم لێکە و لە خەومە پێغەمبەر صلی الله علیه وسلم هات تۆ خێزان تو من بووم خێزانە وتی ئەی پێغەمبەری خوا دوعام بۆ بکە فەرمووی دوعام بۆ کردووی ئاگام لە ئازارەکانتە خوای گەورە فەرمووی حەز ناکەی ئەی موحەممەد لە فیردەوسی عەلا لەگەڵ تابێ یعنی وازی لێ بێنە بێ بمرێ بێت بۆ فیردەوسی عەلا جا خۆی تەمەنای ژیانی ئەو بوو ئەیوت خوایە شەهیدی سەرەتانەکە ئینشەڵڵا شەهیدیە و دوای ئەوەش ئەیوت قەسەم بە گەورەی خوا فیردەوسی عەلا نەبێ نامەوێ ئەمەنە سیقەی بەخۆی بوو سبحان الله آخر شد ئەو مژدەیە کە ئینشەڵڵا فیردەوسی عەلا و لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و چەند مبەشیراتێکی تریشێ هیچ گەڕانەوە نیە ئەوە بۆ دوای مردن و هەشتان ئەگەر باس کرد ماوەسا دوعاکردن بۆی کە لە شوێنێکی باشە بمریت لە کتێبەکانی جناتە زۆر نمونە هەیە ئەگەر بیرم هەبێ خوایە لە مەدینە وەفات بکەم لە مەکە بمرم لە سوژدەیە بمرم و ئەوەش جێبەجێ بوو بێ هەر لە وڵاتی خۆمانە نەک لە دەرەوە بەڵێ لێرەش و لە دەرەوەش جارێ ئەگەر باسی ئەوانەی دەرەوە بۆ بکەم کابراایەک لە شام زۆر حەزرەتی خەدیجەی خۆشەوێ خوا لێ ڕازی بێ سەلامی خوای لێ بێ دایمەن باسیەکە و ئیتر دوعایەکی ئەنتیکە یعنی سیر تۆ لە شامی ئیشە بەمە چێ وەڵا حەزەکەم لای خەدیجەی دایکمان بمنێژ
خەدیجەی دایکمان لە قەبرستانێکی کۆنی مەکە نێژراوە کە ئێستا کەسی ڕەنگەتیانە نێژرێ من کە چوین بۆ عومرە پیشانیان ناوین عادەتەن لە شوێنی ترە خەڵگە نێژن وەڵا ئەچێ بۆ عومرە و جەڵتە لێاو ئەمرێ کابرای ڕێز قافڵەوە ئەمانە تەلەفۆنەکە بۆ کوڕەکانێکی ئەڵێ بینێژن دەسەڵاتی شش کەسە بن کە مردون لەو کاتە عادەتەن ژمارەی زۆر کابرای نوێژی لەسەرەکرێ شەشە بن ئەم ئاخردانە بێ کە یان هێنە دەرەوە ئیتر ئەمە سیارە وەستاوە هەموو قەبری حازریان خەنە ناوی ئەمان ئاخر کەس کێنە دەرەوە جەماعەتی خۆیانی لەگەڵایە یەکێ لە ناو مزگەوت هەڵەسێ ئەڵێ ئەتانەوێ لای خەدیجە بینێژن ئاشەڵای قەیچێکاردا لەم لاوە بڕۆن ئەوان بەو لا ڕۆن ئەیبەن بۆ ئەوێ دوای ئەزانن کە ئەمە داوای خۆی بووە حەزی کردو لای خەدیجە بنێژێ ئەمە خوا نەبێ ئەم قەبرە لەکوێ لای خەدیجەی دایکمان لەو قەبرستانە کۆنا کە خەڵکی تیانانێژێ لەکوێ حازر بوو ئەم کابرای ئەگەر خوانی نردبێت چوزانی قەبرێ لەوێ هەیە بۆ لە ناو هەر شەشیانە لە بەردەمی ئەمیانە هەڵەسێ ئەڵێ ئەتانوێ لێوێ بینێژن بۆی ئاواتەکەی بێتە دی سبحان الله یعنی شتی زۆر غەریب هەیە لەم بابەتانە شێخ سعید زەیانی هەیە داعیەکی مەغریبیە لە شاری قەومانە وتار و ئەمانەیە ئیتر ئەویش وەفاتی کردو ئیتر دایکی تووشی نەخۆشیە بێ و دوای 15 ساڵ چاگە بێت و دوای نەخۆشەکەوێتەوە ئەمانە سەرەتانیە بێ ئیتر ئەڵێ دوعام کردووە لە مەککە بمرم دوو کوڕکچێکیە لەو کاتا خواگیانم کێشێ کە دوو کوڕەکەم لە نوێژە لە سوژدا بن لە حرەمی مەککە لە حرەمی کەعبە سێم داوایە دایکی هێنن بۆ حەج و ئەمانە کەی هێنن بۆ حەج ئیتر سەرەتانێتی و لە ئوتێل نزیک کەعبە ئوتێلیان بۆ گرتووە ئەمانە بەیانیەکیان کە ئەمانە چن بۆ نوێژ لە ڕکاتی ئەخیرە لە سوژدەی ئەخیرە هەردوو کوڕەکەی لە سوژدا ئابن دایکیان کە کچەکەی بە دیارەوێتی ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله و وەفاتەکە ئەم تەوقیتاتە سەیرە ئافرەتێکی بەڕێزمانەیە حاجی ڕەوشەن خەڵکی هەڵەبجەیە ئەم ئافرەتە مێردەکەی وەفاتەکە و دوای ئەوەی وەفاتەکە مناڵەکانی بە بێوەژن کۆشی و بۆ گرانی و بۆ وەزعە بەخێوەکە و ئەمانە احتیارەوەی مناڵی بێباوک بەخێوکە و بە دیارێنەوە دانیشە بێوەژن کۆشی بکە ئەجی گەورەیە لە وڵاتەشە لەو هەموو گرانیە ئەڵێ دایم ئەیوت من ئەزانم ئەوەی کە خزمەتی مناڵی هەتی و بکە و بەخێوان کە ئاوایە لەگەڵ پێغەمبەری خوا بەڵام حەزەکەم لە مەدینە بمرم لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاخر حاجی ڕۆشن تۆ لە هەڵەبجە و مەدینە تۆ لە سعودیا ئەمە چی ئەیگەێنێ سبحان الله ساڵی 2012 ئەچێ بۆ عومرە عادەتی عومرە وایە لە پێشە ئەچنە مەدینە دوسێ ڕۆژ دوای ئەچنە مەکە سبحان الله کاروانەکەیان لە پێشە ئەچێتە مەکە کاچێتە مەکە دوای ئەوە چەند ڕۆژێک لێوێ بن ئەچنە مەدینە وابزانام ڕەمەزانیش بووە بە ڕۆژوو بوون کە ڕۆژوو ئەشکێنێ جەڵتە لێ ئەیە ڕێک و پێک لە بەقیع لای ئەسحاب و لە خزمەت پێغەمبەرایی نێژن ئەم ئاواتە چییە ئەمە تەمەنەعەکە لەوێ بینێژن لێرەوە لە کوردستانەوە ئەمە تەوقیتی هەڵگیرێ بۆ ئەوێ کە ئەجەل و شوێنی مردن غەیبە خوا بەس خۆی ێزانێ خوا دڵیان ناشکێنێ من ڕەحمەتی خێزانم 2007 لە ماڵی دکتۆر هێمنی زاوام بوو لەبەرەوەی دەرزی و دەرمان و عیلاج و شتیە بوو خزمەتیانەکەن ڕۆژێک بە دکتۆر هێمن ئەڵێ دکتۆر هێمن ئەڵێ حەزەکەم لێرە بمرم حەزەکەم بە ڕۆژ بمرم حەزەکەم کاتێ بمرم کە ئێوە لێرە نەبن کە مردیشم بە بەتانی من بەنبالەشم دەرنەکێ بە نەقالە بمبە و دەرزیم زۆر پیامەکەن لە خسخانی شۆڕش بە تەنیشت شاری پزیشکانەوەیە دەرزیم زۆر پیامەکەن سبحان الله ئەو بەیانێکیان هەڵەسێ لە خەو وەکو بەیانەکانی ترکە نان و ماست و پەنیروان و عیشتە هەبووە کە خواردوێتی ئەو بەیانە هیچ ناخۆ بە کچەکە شماڵێ ئەم شەو لە خەومە هەمووی گیانم سپی بوو تەنها تۆزێکی مابوو سەرتاپام سپی بوو بەس تۆزێکی کەم مابوو کچەکەشم خەوی بینی بوو برادرانی غاسەکە لەگەڵمانابوون لە بەرماڵمان کۆبوونەتەوەوانە ئەویش بینی بووی مهم ئەو بەیانە کچەکەمەوێ هەنێ ئیش بکە ئەڵێ نا بڕۆن ئیتر ئەڕۆنە دەرەوە بۆ هەنێ ئیشی بازار وشتی خۆیان تایەنەوە وەفاتی کردو و پەنجەی شایەتمانەکەی بەرز کردوتەوە بەوەی کە خۆی ئەیویست بەو شێوەیە مرد یعنی ئەمە چییە نازێکە لای خوا کە خوا نازیان ناشکێنێ
چۆن حەزەکەی وەرەوە وەرە جا ئەوەش جۆرێکی تایبەتە لە ئیشەڵا عاقیبەت خێری کە هەیە لە سوجدا هەیە لە کاتی ئیحرامە هەیە لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم مامۆستا عومەر ڕێشاوی کە هەموو زانین پیاوێکی صالح بووە کە چ خزمەتێکی بەم دینەوە بەم سەحوەیە کردووە ئێستا کە من و تۆ دانیشین و ئەو برادرانە و ئەم سەحوە مبارەکە هەیە زۆر یەچێتە صحیفەی ئەعمالیەوە چونکە ئەو لە پێشمانەوە بۆ لە کاروانەکە و ئەو زەحمەتی کێشاوە لەگەڵ مامۆستا جعفەر و مامۆستا نەوزەر و براکانی ترمان هەمووی لەم لاولەولا ئەو جیلەی پێش ئێمە گەیانیان بە ئێمە ئەو پیاوە خی گەورە دەرەجاتی عالیکە ژیاننامەکەیم خوێنەوە لە هەولێر لە شەو نوێژە لە سوجدا گیانی ئەسپێری وەگەڕێتەوە لای خوا حتمما یانی ئەمە شتێکە دیارە ئاواتی خۆی بووە یا لایق بەوە ئەبێ ئەم پیاوە ئاوا بگەڕێتەوە لای خوا کە هەموو عمری خۆی بۆ داوە و بانگەوازی خوا سەرف کردەوە یعنی ئینسان دەتوانێت دوعا بکە بڵێ خوایە بەو شێوە لە سوژدەیە لە شوێنێکی مبارەکە لە شوێنێکی ئاوا وفات بکەم بمرم قەیچیەکە ینی ئەوە تا کردویانە ینی ئەمەنە قسەی سیر هەیە و شتی سیر هەیە ئینسان ئەڵێ منیش بۆ نەیکەم ینی خوا دەوڵەمەنگە خی گەورە خۆی ڕێکیەخە خۆی تەرتیبیەکە ئەگەر کەسەکەین بێ خی گەورە ئیشەڵا بە نسیبیەکە ینی بۆ خۆشە خۆتۆ لە سوجدا لە کاتی عمرا کە پاک بوویتەوانە یا لە کاتی هاتنەوە لە حەجە یعنی ئێمە خی گەورە حەزەکە ئەفەرمێ ئەگەر نعلەکەتان بچڕا دوعا بکە داوا بکە نعل بچڕان لێکوێ عاقیبەت خێری لێکوێ مردن لە مەکە و مەدینە و لەو شوێنە پیرۆزانە و لە کاتی سوجدا لەکوێ بۆ داوا نەکەین خی گەورە دەوڵەمانەوە ئینشاءڵڵا دەست نانێوە ڕوومانەوە مۆسەگیان ئەگەر لە کۆتایی ئەم ئەڵقا زۆر مبارەکەیە کە شتێکتان وابێت دەربارەی عاقیبەت خێری والله هەر ئەوەیە دوعاکەم خوای گیان دڵمان دامەزراوکە خوای گیان کۆتایی ژیانمان ئاخر ڕۆژی ژیانمان باشترین ڕۆژمان بێ کە بە تۆی تۆ ئەگەینەوانێ خوای گیان یعنی یارمەتیمان بە کە ئێمە وامان لێ بکە کە ڕوومان بێ بمرین ڕوومان بێ بگەڕێنەوە حزوری تۆ و ئەم دنیا کورتەکەمە ئەمڕۆ بێ سبەی بەجێ ئەهێڵین خوایە بەداعەتی بمان ژێنە بەداعەتی بمان مرێنەوە بەداعەتیش زیینگمان کەرەوە ئینشاءڵڵا فرمێسکەکانی تۆسقاڵێک وشکی لەسەر ڕوخساری نەهێڵا بوو وتم بۆچی و چی بووە وا خەریکە دیدەت لە دەست دەدەیت وتی بۆ کەسێکی دیاریکراو نییە بۆ پڕا و پڕی زەمانەیە کە ڕاستگۆیی وەفاداری عاقیبەت خێری ونە و ڕوو لە کەمیە ئەساسی مانەوە غەدر و خیانەت و درۆیە ڕوخساری زۆرێک لە مەردانی ڕێگای حەقیقەتم خوێندۆتەوە نەمبینی لە بێناوەکان ناودارترێک هەبێت لە هەموو بەهارێکە هەزاران شوشەی عەتری نێرگز و گوڵەبەی بوون بەدەستی ئەهل و نائەهل شەهید دەبێت کەچی بەهاری دواتر ناسڵەمێتەوە لە بۆن خۆشکردنی دنیا لە زۆر زووەوە لەسەر زۆرێک لە نعمەتەکان ڕاهاتووین وامان زانیوە لە خەزێنەیەکەوە خەڵات ناکرێت نەفس خراپ دەسی لێوەشاندوین و خەڵاتەکانمان بە دیاری خوایی نەدەبینی ئەلحەمدولللامان بە کامی دڵ بۆ نیعمەتەکان نەدەکرد الله ئەکبەر کە خۆری گەورە و خامۆش نەبووی مزگەوتەکانمانە گۆڕیمانەوە بە تەسکبینی بە گروپسازی بە ڕقوقین و حەسادەت و حەساسیەت پێی وتین جەلە جەلالوه هەتا ئەهلی حاڵ نەبن لە قاڵا ئەمێننەوە هەتا بەم جۆرە بن عاقیبەت خێریتان دیار نابێت و ونەبێت خۆرە ئەتان بات و